هەر بۆ قسەکردن لەسەر گرنگی ئەم کۆنفرانسە ئەو تۆر و بابەتانی کەوا لەم کۆنفرانسە باسکرا و کەسانی کەوا بەشداریش بوون گرنگی چی بووە لەم کۆنفرانسە ڕاستە خۆ هەر لە ستۆدیۆ ئارەمشوانی شرۆڤەکاری سیاسی میوانمە کاگارام زۆر بەخێربێ سپاس بۆ جەنابەت دیارە کۆنفرانسی هاوپەیمانی سۆسیال دیموکراتی وڵاتانی عەرەبی لە سلێمانی بەڕێوە چوو گرنگی ئەم کۆنفرانسە چی بوو و گرنگەکەشی چییە کە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە سلێمانی ئەم کۆنفرانسە بەڕێوە چوو سەرەتا سپاس بۆیەوە سڵاو بۆ بینەران طبعاً بە کۆی گشتی ئەگە سەیریکەین ئێستاکە جیهان بەرەو کۆمەڵێک قەیرانی دروستکرا و بەڕێوە ئەچێ بەڕاستی بەداخەوە تایە مرۆڤەکان زۆر ماندوو بوونە زۆر گەیشتۆتە ڕادەیەک کە نەتوانن وەکو پێویست دەلالەت لە ماف و حقوقەکانی خۆیان بکەن بۆیە ئەگە سەیریکەین یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی وەکو پارتێکی سیاسی ڕاستەقینە بەرنامەی سۆسیال دیموکراتی بۆ خۆی بە بنەما وەرگرت ئەمە بووە نمونەیەکی جوان بۆ ناوچەکە بەڕاستی و بە درێژایی ئەزموون یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لە دوای خەباتی مەدەنی و خەباتی شارستانی تا ڕادێکی باش سێکتەرەکانی خاڵەکانی ئەوەی کە پابەندە بە سۆسیال دیموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی بەرجەستەی بکە و گرنگی ئەو کۆنگرەی کە لە سلێمانی بەسەڵا بەڕاستی هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی کە تۆ بتانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبی و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشنا بکەی بە بیر و بۆچوونی و تێزی سۆسیال دیموکراتی سۆسیال دیموکراتی بۆ خۆی بریتە لە هێنانەدی عەدالەت و کۆمەڵایەتی و ئاشتەوایی و پێکەوە ژیان لە نێوان پێکهاتەکانی کۆمەڵگەیە بۆیە تۆ کە بتانی لە شارێکی وەکو سلێمانی لەو ئەو کۆنگرێ پێش بخەیت و بەڕێوە ببەی ئەبێتە وەسەرخانێکی گرنگ لە ناوچەکەیە و زۆر بابەت لەگە خۆی هەڵەگرێ و بە تایبەتی بۆ کورد ئەبێ زۆر باش لە بابەتی سۆسیال دیموکرات و شێوازی بەڕێوەبردننی خەباتی سۆسیال دیموکرات زۆر باش خۆی تیا ببینیەوە زۆر باش خۆی تیا پێش بخە هەموو کەسایەتێکی سیاسی و هەموو دانیشتوانی کۆمەڵگە بەباشی بتوانن لێی تێبگەن لەبەرچی ئێمە بە درێژایی ئەزمونونەکانمان لەگە ئەو دەوڵەتانی کە بەسەریادا بەش کراوین بەداخەوە بارودۆخ کاتە پێشەوە کە ئێمە بەبێ گوێگرتن لە بۆچوونی ئێمە حەق و مافی ئێمە درانی سەر ئەو دەوڵەتانە و ئێستا واقعەکە ئیتر پێویستە لەگەڵ یا بڕۆین بەڵام لەگەڵ ئەوەشە پێویستە کۆڵ نەدەین و پرۆژەمان هەبێ بۆ ئەم دەوڵەتانە ئێمە لە عێراقا بە حکومی ئەوەی کە ئەو نیزامی کە دروست بوو لە سەرەتای دروست بوونیەوە نەیتوانی کەوا ئێمە تایە خۆشگوزەران بکە نەیتوانی خاوەنددارێتی لەگەلی کورد بکە نەیتوانی مافەکانی گەلی کورد وەکو پێویست بدە بەقسەدەم ڕژێمەکانی پێشوو ئەزمونەکانی پێشوە بۆچی ئەو سیستەمە سیاسیانی کە عێراقی بەڕێوە برد زیاتر سیستەمی دەمارگیری نەتەوەیی شۆڤینیزم و عەقڵەتێکی کۆنەپەرست بوو لە عێراقا پێشخرا بوو بۆ ئەوەی تو ڕێگە لەو لە دووبارە نەبوونەوەی ئەو نەوع نیزامانە بگری پێویستە پرۆژەی خۆت باش پێش بخی لەبەر ئەوە ئەو پرۆژەی سۆسیال دیموکراتە کە ئێمە ئێستاکە ئەبینین ماوەی دوو ڕۆژە بەڕێوەچێ لە شاری سلێمانی کۆنگرێکی زۆر باشە و کۆمەڵێک بابەتی زۆر باش هاتە پێشخرا و کۆمەڵێک میوانی زۆر باش تایە ئامادە بوون و ئەتوانی بڵین ینی سەبارەت بە ناوچەکە ئەزمونێکی نێبوو کۆنگرەی هاوپەیمانەتی نێوان کورد و سۆسیال دیموکرات بۆ کورد و عەرەب یەکە لە خاڵە هەرە گرنگەکانی ئەوە بووە کوردی پارچەکانی تر هاتوون و بەشداریان تەیە کردویانی تا چەند گرنگە کورد بتوانێت یاخود هەوڵ بدات ئەم کۆنفرانسانە یاخود ئەم هەر بابەتێکی تر کۆنگرێک بێ هەر شتێک بێت بیکاتە دەرفەتێک بۆیکەوە کوردی پارچەکانی تر بێن بۆ نمونە ئەمڕۆ سەرۆک بافڵ جارێک تر جەخت لەوە کراوەتەوە کە پرۆسی ئاشتی لە تورکیا دەرفەتێکی باشتری بۆ بڕخسێنێت هەوڵی زیاتری بۆ بدرێت باسی کێشەکانی ڕۆژئاوای کوردستان و سووریا بە هەمان شێوە کراوە تا چەند گرنگە کورد هەوڵ بدات کەوە لە کۆنفرانسێکی وا لە شوێنێکی وایە کۆ ببێت و بۆی کەوە کێشەکانی خۆیان تاوتێ بکەن طبعا
هەنگاوێکی زۆر گرنگە و زۆر دڵخۆشکەرە وەجێ دەستخۆشیە بە تایبەتی بۆ خودی کاک بافڵ کە توانیوێتی لەو کۆنگرەیە کوردەکانی بەشەکانی تری کوردستان بانگێژ بکاتیایە ئامادە بن و بێن لەوێ وەکو بە ڕوحێتێکی کوردانە و بە ڕوحێتێکی نیشتیمانی کوردانە بتوانن دەلالەت لە ماف و داخوازیەکانی خۆیان بکەن ئەمە زۆر زۆر گرنگە. ئێمە ئەبێ بزانین دۆزی کورد بە گشتی لە هەموو کوردستانە گرێدراوی یەکترە کاریگەری لەسەر یەکتری هەیە. ئێستا بۆ منە هیچ کوردێک نییە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان حەز نەکا کوردێک لە ڕۆژئاوا لە کۆبانی لە ئامەد لە باکوور بارودۆخی باش نەبێ. ینی هەموو کوردێک حەزەکە کورد لە هەموو بەشەکان ژیان و گوزەرانی باش بێ و ئاشنا بێ بە مافە سەرەتایەکانی خۆی کە هەموو میلەتێک لە دنیای حەقی خۆیەتی هەیبێ. لەبەر ئەوە لەوێ بە تایبەتی کە ئەوەی کە بیندرا کۆمەڵێک لە سەرکردەکانی ڕۆژاوای کوردستان هەندێک مەعانات و هەندێک ئەزمموی خۆیان لە ڕۆژاوای کوردستان هێنایە زمان کە بۆ کوردانی ئێمە لە باشووری کوردستان و کوردان لە باکوور ینی ئاشنادێکی زۆر باش بوو بۆی کە بزانن لە ڕۆژاوی کوردستان سیستەم چۆن بەڕێواچێ ئیدارەدان چۆن بەڕێواچێ چونکە ئەوەی ئێمەی لە دوای سایکس بیکۆ لە دوای لۆزان دابش کرد ئەوە بوو کە ئەگوترا کورد ناتوانێت ئیدارێکی باش پێش بخابەوەی کە ئیداری خۆی بدا. ئێمە ئەبینین ئێستاکە کورد پێشنگایەتی خەباتی سۆسیال دیموکراتەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها پرۆژەی هەیە بۆ ئەوەی کە ئەم دەوڵەتانەش ئەزمموی لێوەربگرن. لەبەرەوەی ئەزانی بۆ کورد میلەتێکە لە دەسەڵاتان نەبووە داگیرکەر نەبووە میلەتێکە هەموو کات چەوسێنراوەتەوە بۆیە ئەو میلەتانی کە زیاتر چەوسانەوە ئەوانە باشتر ئەتوانن پێشنگایەتی دیموکراتی بگەڕێنەوە ناوخۆی عێراق دیارە وەکو بینیمان لە کۆنفرانسەکە قوبات تاڵبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێم ئاماژەی بۆ کردکەوە لە عێراقا خاوەنی دەستورە پێویستی ئێمەی کوردیش مافەکانمان بەڕێگەی دەستور جارێکتر بەدی بهێنەوە ئەمەش پێویستی بە دیالۆگ و ڕێککەوتن هەیە لەگەڵ بەختایە باسێکی ئەمە بکە. یعنی ئەوەی دەرکەوت لە سیاسەتی پێشووە بە تایبەتی بەداخەوە هەندێک لە حەزبەکانی ئێمە بە عقڵێتی ناسیۆنالیزم بە عقڵێتی خێڵەکی بە عقڵێتی دەمارگیری نەتەوەیی نزیک بوونەوە کە ئێمە ناتوانین لەگە عێراقا هەماهەنگی بکەین ناتوانین لەگە عێراقا هەنگاو بنین ئەمە وای کرد کە ئێمە لە عێراقا پاشەکشە بکەین لە ڕووی سیاسیەوە. بەڵام ئەوەی کە کاقوباتش باسی کرد ئەوەی کە کاک بافڵ باسی کرد کۆمەڵێک وە سەرخانی نوێ لەسەر سیاسەتی کورد لە عێراقدا لەناو جوگرافی عێراقدا بۆچی ئێمە چەندێک بتوانین لەگە عێراقا دیبلۆماسەتێکی باش پێش بخەین چەندێک بتوانین عێراق فێری دیموکراتیت و پێکەوە ژیانی ئاشتیانی نەتەوەکان بکەین ئەوە ئەتوانین زیاتر مافەکانی گەلەکەمان دەستە بەر بکەین لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو سێکتەرەکانەوە. لەبەر ئەوە گرنگە ئێمە چۆن بتوانین مافەکانی کورد لە ناو چوارچێوەی عێراقی فیدراڵە جێگیر بکەین چۆن ئێمە لە 2005 توانیمان لە ڕێی دەستورەوە کۆمەڵێ دەستکەوتی باش بۆ گەلی کورد دەستەبەر بکەین ئێستش ئەتوانین لە قۆناغی ئێستەیە سیاسەتێکی وا بەڕێوەبەرین لە ناو خۆی عێراقا هەموو مافەکانی گەلی کورد پارێزراو بێ و بە شێوازێکی دەمارگیری نا بە شێوازێکی دیموکراتیانە و پێکەوە ژیان ئێمە نیشانی ئەوانی بدەین کە ئێمە ئەتوانین بە پێکەوە ژیان و پێکەوە کارکردن ئەتوانین ئەم وڵاتە پێش بخەین و گەلی کوردشتە خۆشبەخت بێ. بۆیە ئەبینین ینی ئەگە سەیری ناونیشانی کۆنگرەکەکەی کۆنگرەی سۆسیال دیموکرات لە وڵاتانی عەرەبی ئەمە معنای چییە بۆ کورد؟ بۆ کورد معنای ئەوەیە کورد میلەتێک ئەتوانێت لەگە گەلی عەرەب لەگە گەلی سریانی لەگە گەلی ئاشووری لەگە گەلی تروکمان لەگەڵ هەموو پێگاتەکانی کە لە عێراقدایە ئەتوانێت هەماهەنگی بکە و ئەم ئەزمونەش پێشتر تاقی کراوەوە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەباشی کاری کردووە لەسەرەوەی کە مافی هەموو ئەو پێکاتانە بپارێزرێ. نمونەمان لەسەر ئیدارەدانی کەرکووک نمونەمان لە ماف و ئستەحقاقی پێکاتە جیاوازەکان لە عێراقی فیدراڵدا لە دەستوردا ئەمانە هەموو بە دەستپێشخەری یەکێتی نیشتیمانی کوردستان هاتۆتە بەرهەم چونکە زۆر کەم حەزبی سیاسی لە عێراقدا هەبوونە باوەڕیان بەوە بێ کە
مافی هەموو پێکاتەکان بدەن و هەموو نەتەوە جیاوازەکان هەموو ئەو پێگاتە جیاوازانە بە مافەکانی خۆیان شان. زۆر باشە. ئارام شوانی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس بۆ یۆش، زۆر سپاس بۆ بینێرش.